کاتتان باش ئازیزانم ئەم جارەش لە ڕێگەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا هاتینەوە خزمەتتان گەشتەکانی ئەو دیوچیا ئەم جارەش لە شاری شنۆ ماوەتەوە هاوڕێمان بن با پێکەوە بڕۆین بەشی دوومی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری ئاسەواری مێژویی کێلەشین شاری ئاو ئاوەدانی واتە شاری شنۆ ببینین فەرموون. بەڕێزان بۆ ئەم بەشەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری شنۆ پێمان باش بوو بگەینە خزمەتی زۆر بەڕێز مامۆستا شەفیعی خزری کوڕی عەلامە قازی محەممەدی خزری ناسراوە بە قازی شنۆ کە خاوەنی زۆر بەرهەمی نووسراو هەیە و بنەماڵەیەکی بەناوبانگ و خۆشناو لە ناوچەی شنۆ خۆشیان ئەندامی ئەنجومەنی شاری شنۆن لەگەڵیانە وتوێژەکەین لەسەر کەسایەتی باوکیان و هەروەها بەرهەمەکانی باوکیان فەرموو. مامۆستا قازی محەممەدی خزری کە ناودارە بە نێوی قازی شنۆ کوڕی خەلیفە مەلا عەزیزە و ئەویش کوڕی خەلیفە مەلا خدرە کە خەلیفەی سەید تەهای شەمزینی بووە لە خانەوادەیەکی تەسەووفیدا متەوەلد بووە. هەستام کەم فەقەیەتەکەی لە ناوچە شنۆ خوێندووە و پاشی یەک دوو جار سەفەری ئەو دووی کوردستانی کردەوە چۆ بۆ سابڵاغەوەوانە بۆ جێ دیکە تاکو جازەی وەرگرتووە و لە شنۆژ نیستێجێ بۆ دەو مدەتەیدا تەواوی عمری بەشێک جووا لە 5 ساڵێکی کە چۆ بۆ سابڵاغ لەوێندەری بۆ دیکە لە من ناوچە شنوێدا بووە بە ئەو عالمە عەلی قەدرە حدودی 111 جڵد کتێب نووسیوە حدودی نێزووکەی 100 نەفەری فەقێی جازەداوە کردوونی بە مەلاو یەکێک لە ئینسانەکانی تەئسیرگوزار تاریخ و مێژووی ئەو ناوچەیەدا بووە حتا دا مەسایلی ملیشدا نەخشەی زۆر بەرجەستەی هەبووە. مامۆستا بەرهەمەکانی چی لە خۆ دەگرن یان ئەچنە چوارچێوەی چه بابەتێکەوە؟ ئەسام کەم بەرهەمەکانی مامۆستا قازی ئەو شتانێکە نووسیوتی چەندی بابەتی متفاوتە باشە چەند بابەتی کۆمەڵایەتیە باشە بابەتی مەسایل چی بۆ کە دەباری شەرعی و دینیدا لە ناوچەی خۆمان ڕوویداوە بەشێکی جوانە حتا شتایکی دیکەنە ینی شتایکی زۆر عادی کە جەماعەت سەرۆکاری لەگەڵ هەبووە ئەمە ئەو شتێکە بووە ئەو ئەرکەی و لەسەری بووە هەر زەمان بە پێویستی زانیوە شتێک ڕوون بکاتەوە زۆر کارێک کردووە. ساڵی 1968 لە ناوچێمە تازە ئەو مادە هوشبەرانە بەرەو ئوروپا ڕۆیشتوونە بەرەو تورکیا ڕۆیشتووە هەر ئەو دەماتۆ کتێبێکی نووسیوە لەسەرەوەی کە مەوادی مخەدر و حکمی شەرعی نسبەت بەو کە حرامی کردووە معاملەی هینانی بردننی دەڵاڵیکردنی لە مەسایلی دینیدا وەک تەلاقی سەلاسە وەک شتایشی دیکە وەک ئەو خوڕافاتانەی کە جەماعەت مەشغوڵی بووەوانەی سعی کردووە فورەن پێشان بگریت و ئیسلاحیان کە باوانە دین نین ئەوانە ڕێیەکی دروست نییە. بەشێکی دیکەش کاکە لایوی هەموو شتە گرنگ بووە یعنی هەر شتێکیوە چەندی کەوتووە سای کردو بیپارێزی بۆ وێنە حان شتێکتان پێ بڵم زۆر مهمە کتێبهایەک لە لایوی ڕاگیراوە کە ئەو کتێبانە لە هیچ جێکی دیکەی کوردستان نوسخەی نییە. مەسەلەن نمونەیەکتانە من پێنیشان دەمەمە مەسنەویەکی شیاوبەیدلای شەمزینیە کتێبی مەسنەویە بە خەتی مامۆستا وەفایی شاعیری گەورەی کورد کە میرزای شیاوبەیدلا بووە تەواوی ئەو بەخۆی فێرستی بۆ نووسیوە وانەچی لە داوە شەرحی لەسەر نووسیوە ئەوە شەرحانە شەرحیوینە کە لێرە نووسیوتی نەرزیوەی چوندی خەڵکی نەرزیوێ بۆ بەو وانەچی کردووە و دەم ئەوە فێرس نووسینی کردووە کاری لەسەر کردووە حتا جودا لەوانە زۆر شتی بە ئارکە زانیوە. من نمونێکی دیکە پێتان بڵێم مامۆستا قازی ئینسانێکی زۆر خەتخۆش بووە ئەمە یەکێک لە تەبعی نقاشی چیە بووە نقاشی زۆر جوانیشی کێشاوە یاشتی زۆر جوان دەوری تەزیین کردووە. ئەم کتێبە خاتراتێکە بەنێوی تحفەة الأحباب کە وەفایی لەسەر داخوازی شێخ عەبدولقادری کوڕی شێخ عوبەیدلا کە دوایان دەگەڵ شێخ سعید وانە لە ساڵی 1924 دا لە 25 ئەوریلدا لەوانێک شەهید کران لە دیاربەکر
لەسەر ئەو نووسیوتی ئەو نوسخەیەکی منحەسر بە فەرتە بەو خەت دەجوانە بەو شتە جوانە کە حتا یەک کەلمەی ناخانە تێدانە قەڵەمزەدی تێدانە ئەوە هاتوویتەوە نووسیویتەوە هەمووی بەتەبەکی جوان جودای لەوانە ئاسارێکی دیکەی یەکجار زۆرمان هەیەمە لە عالمانی گەورەی کورد علامە بێتوشیمان هەیە کە لە نووسراوە کتێب بەخەتی خۆیتی ئیبن ئادەم کە عالمێکی باڵەکایەتی من ناوچەی سۆرانە ئێستا جوانترین کتێبی لەلایەمەیە 400 سەفحەیە ئاسارێکی دیکە ڕوونویسی کردویتەوە بەڵگە نامەهایکی یەکجار زۆر ئێمە نامەی شعوبەیدلای شەمزینیمان لەکنە کە ئۆرجیناڵی نامەیە حتا لەو باڵاتر ئەم چیسەیە کە دەیبینن ئەوە چیسەیەکە کە مۆرەکانی شعوبەیدلای ناری لە لای ماڵەمە پاراستراوە ئەو مۆری خانەدانی ناریە کولەن کەوە لێرەدا ئەو مۆرە مۆری شعوبەیدلای ناریە کە مۆرەی کە تەواوی قەرارداد و شتەکانی بەوەی ئیمزا کردەوە بەوە نووسیوە دەگەڵ کوڕەکەی دەگەڵ خێزانی و ئەو جارێ بووکەکانیەوە هەموو لەلای ئێمە پارێزراون لە کەنارەوانە بەشێکی زۆریش داکومنتانە کە نووسیویتەوە ئەو بابەتە زۆر گرنگە شتێکوە چەند کەوتووە ئیوی ئەو نەبووە ما توانیوتە حفسی بکە فەورەنەوانەی مەکتوباتەی نووسیویتەوە کە مامۆستا محەممەد عەلی قەرەداغی لوتفیان کردووە مەکتوباتێکی مەولانە خالید دەگەڵ سەیتاهای ناری دەگەڵ مەلا مستەفای شنوۆیی دەگەڵ چەند جەماعەتێکی دیکە کە لە ناوچەی کوردستانی خوارەوە نییە ئەوانە هەموو ئەوانەی هیناوە نووسیویتی بەڵێ مامۆستا بەدڵنیاییەوە هەر کەس ئێستا ئەم وتوێژەی ئێمە ببیستێ بۆ یەکەم جار ئەو شتانە ئەبینێ و ئەوە زۆر تامەزرۆ ئەبن کە خەڵکی ئەو شتانە ببینن چی کراوە بۆ ئەوەی یان لە چاپدانەوەیان یان ئەوەی کە لە شوێنێک وەکو تەنانەت ئەگە مۆزەخانەی تایبەتی و شەخصی خۆشتان بوو بێت لە بیری ئەوە نین کە شوێنێکی بۆ دابین بکەن هەم بۆ دەستنووسەکانی خاڵی خۆشببوو باوکت هەم بۆ ئەوانەی کە لە لاتانە وەکو ئەمانەت جێگایەکی بۆ دابن خەڵکیش بیان بینێت ئەستام کەم تۆج بکەن دەستنووس یەک مشکلی هەیە ئەگەر کەس دەستەکی لێ دەهاتن عادەتەن دەستنووسەکە شکالی دەبی هەندێک کەسش کەمێک بە ئینسافن لە ئەمانەتداری تا کوێستا 12 جڵدی ئەو کتێبانی کە علامە قازی محەممەدی خزری نووسیوتیەوە چاپ کراوە نمونەی وانە حتا لێرە باڵاتر مەسەلەن کتێبی تاریخی مەشاهیری جیهانی ئیسلام لە ئەفغانستانیش چاپ کراوە لە عێراقیش بەنێو ناودارانی جیهانی ئیسلام دووبارە تەجدید چاپ کراوە فتاوای محەممەدیەکەی فتاوایەکە کە فتوایەکان زۆر جوان و بە ڕۆژی داوە لە تورکیای بە زمانی عەرەبی چاپ کرا لە ئێران بە زمانی فارسی چاپ کرا ئێستا لە کوردستان عێراق کاری لەسەر دەکەن کە لە کۆیە چاپی بکەن کتێبی لەسەر تەلاق نووسیوە تەلاقی سەلاسە هەستام بکەم لە تەلاقی سەلاسە لە لوبنانەوە کتێبە دووبارە چاپ کراوە کە کتێبی تەلاقی سەلاسەویە لە لوبنان بە زمانی عەرەبی ئەمە بە فارسیمان لێرە چاپ کرد بیرەوەرەکانی دیکەی کایتی بیرەوەرەکانی وفای دیسان لە کوردستانی عێراق کاک حەمەد حەمە باقی چاپی کرد بە نێوی بیرەوەرەکانی وفای دوو جاری چاپ کراوە کتێبهایەکی دیکەشیانە کە یەکجار زۆرن لەسەر تەسەوفە لەسەر خوتبەی جومعەیە لەسەر تەفسیری قورئانە ئەوانش هەموو چاپ کران و هاتنە بازار ئەمە بەشێکی دیکە ئاستان بکەم ئێمە بەداخەوە جێکی خاصمان نییە بۆ شتا وەلی من ئەوە بەوەی کفایەتم نەکردووە من تەواوی ئەو داکومنتانە تەواوی ئەو ئاسەوارەی عالمانی گەورەی کورد کە لەلای ئێمە هەیە هەموو ئەوانە مسکەن کردو بەشێک لەو ئیسکەنەمدا دانیشگای سۆرانی بە عنوانی جەیەکی ئێستا زۆر بوو داکومنت و شت بۆ ئاسەواری کوردی جێ ئەرزشمەند ڕادەگرێتم بۆ عولەمای کورد دامەوێ کتێبخانەی ملی ئیران لێتی قەرارە دانیشگای سنەژ ئینشاڵڵا بەشێکی بۆ ئەو شتە سازکە و هەر جێیەکی جێگە بێت و ئەو کارە بکەم استقبال دەکەین کە ئەو ئاسارە بین بیان دەینێ کەوانی بتوانن ئینشاءڵڵا هەم پارێزەری بن و هەمیش بڵاوی کەنەوە کە هەموو جەماعەت بتوانین استفادەی لێ بکە لە کەنار ئەو شتانێک کە نووسیوتی مامۆستا قازی ئینسانکی ئاهلی زەوق بووە وەختی خۆی شێریشی کوتووە دەدوایدا عالمێک پێی کوتووەڵە تۆ شێر بڵێ لە عیلمت وە پاش دەکەوی کەمتر ئەمێت تۆ شێر داوە ئەمە کارهایەکی دیکە کردو ئەو دەفتەرە مەسەلەن نمونەیەکە تەواوی جەماعەتی کوردستان مامۆستای کوردستان قەدیم ژنەوە ماریان دەکرد ئەمە بەحسەکە لەوەیە لە قەدیمەوە کە و کارە دەکرێتن مامۆستایەکی کە بێ ئەوە دەفتەرێکدا بنووسیت و ڕایگری کەمە
مامۆستا قازی لە ئەوەڵ ڕۆژی ڕا هەر ژنێکی مارەی کردووە گەدی قەت فەرمونون مشخصاتی زەوج و زەوجە و عیالی دیگەری دارت مختاری سەداق مەسەڵەن ساڵی 1370ەوە چاوتان پێ دەکەوی کاون 90 ساڵ دەبێ 80 ساڵ لەوەی پێش 82 ساڵ پێش کاوەڵی مەلایەتەی بۆ ئەوانەی هەمووی ناو نووسیوە ئەوە مهمە مامۆستا ئێحساس بەو شتە بکە کە شتە دەوی بپارێزنێ مامۆستا ئەتوانین بڵێن هەموو خەڵکی ناوچە ئێستاکە ناوی لەناو دەفتەرەکەی ئەوەدا دەفتەرەدا هەیە بۆ کاری خەڵک ناسیش مردم نەشناسیش کارێکی گەورەیە مارەی چەند بۆ چەند نەفەرژنی زیادیان هەبووە تەفاوتی سن چەند بووە ئەوانە هەر بەشێکی لە مەسالی کۆمەڵناسی دەتوانێت دەستمەمدا بەشێکی دیکەوەی دێتەوە سەرەوەی کە قەب مەلای قەدیم قەباڵیان دەنووسی معاملە لە کنەوە سەب دەکرا ئێز لە لایوان چا دەکرا سورع دەکرا مامۆستا قازی 64 فەقەرە قەتڵی نووسیوە کە من گوژاندمنەوە بەو جوورەشم گوژاندنەوە باسی کردووە ئەوە لێرە تەواوی ئەوانەی نووسیوە دەفتەری ئیتلاعات ئەس ساڵی 1314 1314 شەمسی ئەوە پێدا هاتووە قەباڵەی چنووسی و تەر سۆڵحەکی کراوە هەر کابرا وەسێتەکی کە کردوویتی تەک بە تەک لەوانە نووسیویتی هەمووشی بەوانەکی زۆر بە شەرحی مختصرە سوورەتی و جەرەیانی واقعی مثبەتەی و ئیمزایی حەقیر کەوە دێرەدا هاتووە شەرحی بۆ داناوە تاریخی بۆ لێداوە ئەو شتە کەسەکی جاماعەتی دیکە کەمتر پێ دەکەم حتا دکتۆر شەمس دەیکولێمە لە ئێران فقط یەک نمونەمان هەیە ئەویش 3 ساڵ نووسراوە هەر کتێبێکیش کە بۆی مهم بۆم پاراستویتی ئەمە نمونە هەیە کتان پێ دەڵم ئەمە دەیان دەستنووسمان هەیە ئەم دەستنووسەکە لە بێتوش نووسراوە کتێبێکی زۆر ئەرزشمەند چاوی لەکەن چنۆنی دەورە چاکردووە ئەسنە ناتوانانی تەشخیصی وە بدەیت کەم کتێبە دەورەی بۆ چاکراوە هەمووی دەورە بۆ چاکراوە چاکردووە کە ئەو کتێبە لە بین نەچیتن چەندە جوان پێدا هاتووە جا ئەو جارێ لە جێگەگە لازمی بۆ هامیشی بۆ دانێ بە قۆلی خوان شەرحێکی بۆ بنووسی ئەوانەی شەرحی بۆ نووسیوە ئەوەی دیکەی کتێبەکەیە ئەوانەی وە چەند کەوتووە یا لە کتێبەکانی ئیسایر عولەمای دیکە هەموو ئەوانەی هیناوە هەمووی لەکن خۆی ڕاگرتووە مامۆستا کتێبی ئەشنەویەی باستان یان مێژووی شنۆ پێش زین کە بەڕێستان کۆتان کردووەتەوە چاپتان کردووە ئەگەر بکرێت لەسەر ئەوەش بۆمان باس بکەن ئەستم کە من پێم وایە ئەمەش ئەرکێکمان ناستۆیەکە بتوانین ناوچە خۆمان بناسیێنین جا ئەو ئەرکە دووجێ بەشەکەوەیە کە جەماعەتێکی زۆر کاری کردو بڵاوە ئەو مێژوو ناسانە ئەو باستان شوناسانە دێرین ناسانە هەنا ئەمە وەزیفە نەوانە خڕکەنەوە سەر یەک بۆ جەماعەت بیدەینە دەر کە ناسنامەیەکمان هەبین لەسەر ناوچە من چەند کتێبەکەم بەدەستی بەیە ئەوم کە چاپ کردووە ئێستا کتێبێکی دیکەم هەیە بەڵگەنامەکانی شنۆ یەک و دوو دێتە دەر یەکی دیکە یادداشتەکانی من لەسەر شاری شنۆ و هەروەها شتایەکی دیکەنەکەن سەبارەت بە شاری شنوێ پێشم وایە هەمووی مەوەرکەن لەستۆی ئەو کتێبە چاپ کراوە بڵاویش بوویتەوە ئینشاءڵڵا بۆ ئومیدی خودای جەماعەتێکی زۆر دیکەش کاریان کردو هەموو پێکەوە بتوانین شتایەک بدەینە دەرەکە دە بۆ ناساندنی شنۆ و ئەو تاریخی کە هەیەی بە درێژایی تاریخەوە بە جەماعەتی دیکە کار بکەین ئینشاءڵڵا بەڕێزان لە شاری شنۆ ئاسەواری مێژوویی زۆر هەیە بەردەنووس چەندین بەردەنووسیش هەیە لە گرنگترین و لە بەرچاوترینیان کە شنۆش بەوە ناسراوە کێلەشینە کێلەشین لە سنووری سیدەکان و بڵێن شنۆ هەڵکەوتووە پێشتر لەوێ بووە بەڵام ئێستاکە گوازراوەتەوە بۆ موزەخانەی ورمێ کێلەشین بەردێکی نووسراوە کە مێژوەکە گەڕێتەوە بۆ سەردەمی ئورارتووەکان 167 سانتیمەتر بەرزە 40 سانتیمەتر پانە ناوەڕۆکە ئەسڵیەکەی 42 سەترە 42 خەتە و یەکەم جار
فریدریش لەسەری باسی کردووە دوایی ئاسەوار ناسان و مێژوو ناسانیش هەل لەسەری باس کراوە ناوەڕۆکەکەی باسی شاری موساسیرەکە و بڕێکیش پێیان وایە کە ئەو کەتیبەیە ئەو بەردەنووسە پێشکەش بە موساسیر کراوە لە هەر حاڵ ئاسەوارێکی گرنگی مێژوویەکە ئەگەڕێتەوە بۆ 800 ساڵ پێش زاین و ئاوا کە لێرەش کە ئەبینن لە یەکێ لە مەیدانەکان و فلکەکانی شاری شنۆ کە دێتە ناو شاری شنۆ لە ورمێوە بەردێکیان مجەسەمە و یان پەیکەرەیەکی بەردەنووسی کێلەشینیشیان دروست کردووە. ئەڕۆین بەشێکی تری بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری شنۆ بینین. لە شاری شنۆین لە قەڵاتۆک واتە لە پشت شاری شنۆ شوێنێکی گەشتیاری کراوەتەوە. ئەڵبەت ئێمە چەند ساڵی پێش هاتین خەریک بوون ئەیان کردەوە و ئێستاکەش خەریکن پەرەی پێدەن و تامیر و نۆژەنیەکەنەوە. کاک عەبدولمەتەلەبی هونەرمەند خاوەنی ئەو بیرۆکەیە کە ئەم شوێنە بە چێو کراوە بەدار کراوە لەسەر ئەو شوێنە بۆ توێژێکەکەین و ئەڕۆن شوێنەکەشە بینین فەرمی بیرۆکەکە لەکوێوە هات ئەو کارە بە شێوەی چێو بیکەن لە بەرد و نازانم خشت و ئەو شتانە کەڵکوەر نەگرن بۆ کردنەوەی ئەو بینایە. والله من لە مناڵی و ئەگەر فیلمی کابۆی لەبێ وێ نیشانی دەدا ئەکسەرەن سێکانسەکانی خانووی داردا بوو بە حەدێکم پێجوان بوو. هەمیشەش ئارەزوم بوو خانوویەکی دارم هەبێت بە تایبەت بۆ خۆم بۆ شخصی خۆم. دوای وای لە هادیدی ئێرە درا مزایدەی لە مزایدەکە قبول وتم ئێرە بە چێو دەکەم ئێرە بەدار دەکەم بابا. دارەکەین کوێ؟ دارەکە چوبڕووسە لە ڕووسەوە دێت. ڕووس داری ڕووس دارێکی قەویە. هیوادارم خەڵک دارستانەکان نەبڕن لە دار کەڵگوەر نەگرن بۆ ئەڵبەتە داری جەنگەڵ و دارستان بەڵام داری ڕاش و داری ڕووس و داری سنعەتی ئەوە شتێکی جیاوازە. ئێرە بۆچی کەڵکی لێ وەرەگرن؟ والله ئینشەڵڵا بەتەمان بیکەن بە ڕستورانێکی زۆر خۆش. ئەو ماوەی چەند ساڵەکە کارت کرد چی بوو ئەو چەند ساڵە؟ والله لەخوا بە زیادبیری خەڵکێکی باش دەهات ئیستقبالێکی باشی لێ دەکرا هەم لێرە هەم لەو دیوە دەهات لەو شارەکانی دەوروبەر زۆر کەس ئەسم بە تایبەت دەهات بۆ ئێرە یەک نەهار لێرە بخوا یا یەک شام لێرە بیخوا لەگەڵ ماڵ منداڵی. شوێنەکەشی جێگایەکی زۆر خۆشە هەموو شنۆ و دەشت و دەر و باخ و بۆلاخەکەشی لەژێر پێێتە. لەخوا بە زیاد بێ نمایەکی زۆر جوانی هەیە. من هەر چەند جار کە تەماشای دەکەم لەزەتی لێرە بم. لە چه وەرزێکە زۆرتر گەشتیار ڕۆکاتی ئێرە؟ والله زۆرتر لە هاوینە. بەڵێ ئێرە شوێنە گەشتیاریەکانی کوێن؟ والله لەخوا بە زیادبی ئەگە بڵین گەشتیاری خۆشنەوە هەموو جێگایکی گەشتیاریە خۆ هیچ جێگایکی نیە بڵێ وڵای ئێرە گەشتیارینە. هەر بە 5 دقه هەر کەس لە ماڵی خۆی بە دەرکەوێ دەستە شوێنێکی گەشتیاری باغ و باغات و لەخوا بە زیادبی ئاو و کانی و
تەنیا ئێوەن بە چێ و کارتان کردووە شوێنێکی ئاواتان کردوێتەوە لە شنۆ پێم وانە نەرگ لە شنۆ من تا ئێستا نەمبینیوە لەو شێوەیە من کردومە من نەمبینیوە ئەسەن لە ئێران نەمبینیوە لە دەرەوەش نەمبینیوە کە دوو سەفەری دەرەوەم کردووە من نەمبینی دیرۆکەکەین خۆتان بەڵێ خۆم یەکێ لە کەسایەتیەکانی شاری شنۆ مامۆستا میرزا محەممەد ئەمینی بەلەدی ناسرااو بە ئەمین شنۆیە شاعر و حەکیم و عارف لە ساڵی 1268 کۆچێتاوی لە دایکە بێت و لە ساڵی 1333 کۆچی دواییەکە ئەمین شنۆیی خاوەنی چەند دەفتەرێکی شیعریە شیعری هەیە دیوانە شیعری هەیە لەگەڵ ئەوەش لە تەبابەت و دەرمانی گیایی دەستێکی باڵای هەبووە خاوەنی سەروەت و سامانێکی زۆر بووە کە بە وتەی خەڵکی لە نێو فەقیر و هەژاراندا دابەشی کردووە ئێستاکەش مەزارگەی لە شنۆ ماوە و خەڵکی بە چاکە و بە باشە ناوی لێبن و یەکێ لە شاعرانی بەناوبانگی شنۆیە و تەنانەت شەقامیش بە ناوی مامۆستا ئەمینی شنۆیی ناونراوە ڕۆحی شاد. بەڕێزان لە ناوچەی شنۆ زۆربەی خەڵک سەرقاڵی باخەوانین باخی یان سەمەری باخەکانیشیان سێوە خەڵکانێکی زۆر سەرقاڵن سێوێکی زۆر جوانیشیان هەیە ئەمجار هەر چەند کیلومتر و ئەڕۆیت و ناوەندێک شوێنێک دانراوە بۆ کۆکردنەوە و کڕینی سێو سێوەکەش بارەکەن و ئەیبەن بۆ شەریکە و کۆمپانیاکان بۆ ئاوی مێوە و بۆ سرکە و بۆ ماباقی تەنانەت لەوانەیە بۆ مرەبە و ماباقی شتەکانی تر لەگەڵ ئەوەش داهاتێکە بۆ خەڵکی ناوچەکە ئێمە ئێستا کە هاتوونەتە ناوچەی شنۆ و ئاوایی گڵاس کە کورمانجیشن لەگەڵ خەڵکە قسە ئەکەین لەسەر کاروباریان و هەروەها لەسەر باخداری سێو و هەڵگرتنی سێو و بەرهەمی سێو فەرمونێوەش لەگەڵمان. دەڤەرە گڵاسێ لە شارێ یان باژارێ شنۆیە وەگەر بەڕێز کاک فەریقی ئلیاسی باخەوانی باخی سێوێ گوتوبێژ دەکەین لەسەر کاروباری خۆیان ئەم دەڤەرە دەڤەرێکی کورمانجە سۆرانیشی لێ بەڵام کورمانجن زۆرتر دەماتە باش کاک فەریق بخير بسر سامة بين ئەحواڵەتە باشی الحمد لله باشين زور ما کارێوە چنە لەن گەڵازێ والله كارم ما كشاورزية دام دارية الآن فرصة سيوانا سيورانين هنا باخی خۆتانە إيرا باقي من بلي
بەس لە ناو باخەکە باخی سێوە بەلی هەسیۆمێ چاندە میوەی تر نییە میوەتی نەخێر لێ نییە ئەو سێوە چەنە چە سێوەیەکە چی پێ دەڵێن سوور بێنن سوی سپینە مەماغلا مە سوی سوورە چاندن بۆ خۆتان کار دەکەن یان خەڵکی دریش وەکو کرێکار بە کرێ دەگرن دێن بۆ یارمەتی کار دەکەن کێرکارش دەگیرن مە بەخۆتنی خەر نابیتەوە کێرکارش دەگرینەوەڵە لە چە وەرزێک خڕی دەکەنەوە کۆی دەکەنەوە وڵە تەخریبان لێرە چوک و ئێرە وەختێکی سەرسیرە درەنگ دەگەیت حەزدا دەمان تەخریبان مانگی لێ پاش بڕ و پاشی سەوەکان جەمکەینەوە گڵازە هەمووی کرمانجن بەلە هەم کەرمانجم بەلێ ئاوایەکانی دی بەرەو شنۆ کرمانجن یان سۆران وڵا ئەوەی بنیە لای بنیەوە تێکاڵن بازە کرمانج بازە سۆرانینە ئەمە ئێرە هەموو کرمانجە بەرەو کوێ ئەڕوات لە گەڵاز بەرە ئەولا ئەڕوات بەرەو مەرگەوەر دەر مەرگەوەر تەرگەوەر و تەرگەوەری وەرمەیە بالێ سێوەکە دەبن بۆ کوێ وڵا سێوەکان دەبینە سارخانەی دەبینە سارخانە دەنێن جاتە مشتری بێت دەفرۆشن داگیر سێوی خواردنە یان سێوی ئاومێوە و ساندی سویان نەخێر سێوی خواردنیە سێ خواردن بەلێ جامای دەرەجە لەگەڵ ئەو سێوەی کە لەسەر خیابان لەسەر جادەکاندایەن فەرقەکە فەرقی هەبەلێ ئەوەنە دەرەجە دی ئاخریەکەنە توکەنە پێداڵنەوەی دەکەنە سەر خیاوانە ئەوەی خراپەکەنە ئەو نەخۆ دەرەجەیەکە دەرەجە دوو هەیە بەڕێزان لەگەڵ بچووکترین بەشداربووی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لەو ماوەیە لە ئاوایی گڵاز لە ناوچەی شنۆ وتوێژەکەین مەحسا لێرە هەروە کاگادارن هەر هەموو سەرقاڵی کاروبارن بە تایبەت باخەوانی باخداری باخی سێو و هەر بەیانی تا ئێوارە درەنگانێک هەر هەموو گەورە و بچووک ژن و پیاودێن کارەکەن سێو کۆکەنەوە سێوە چنن و بەستەبەنیەکەن و هەناردەیەکەن مەحسادام باش باشی ناوێتێ مەحسایە چەند ساڵتە مەحسا چەند ساڵ تەمەنت چەندە شەش چوویتە مەدرسە کلاس چەندی ئەوە چییە بەدەستت مەحسا ئەوە چییە سێوە توش کار دەکەی لێرە سێو دەچنی سێوەکە جوانە یان مەحسا ئافەری مەحسا جوانە ئەڵێم سێوەکە جوانە یان مەحسا ئەڵێ مەحسا کەوایە مەحسا لە سێوەکە جوانە مەحسا سێو دەخۆی بەش منیش دەدەی ئەم سێوە بۆ من
بەڕێزان لە شاری شنۆ و لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە پێمان باش بوو هونەرمەندانیش بەسەر بکەینەوە هاتین لای گروپی شانۆی چاو تاکە گروپی خاوەن بڕوانامە و ئیجازەنامە لە شاری شنۆ بەسەر پەرشتیاری هونەرمەند کاک حەسەنی بەلەدیکە خۆی هەم شانۆکارە هەم سینەماکار لەگەڵیان وتوێژەکەین لەگەڵ کاروباریان ئاشنا ئەبین و هەروەها لەگەڵ ئەو بەڕێزانش کە ئەمڕۆ لێرن فەرمون هاوڕێمان بن کاک حەسەن پێش هەموو شتێک بە مێژوویەک لە شانۆی شاری شنۆ بزانین کە لە شاری شنۆ ئەسڵ شانۆ گەڕێتەوە بۆ کەی و چۆن بووە وەڵا شانۆ لە شاری شنۆ دەگەڕێتەوە داکانی 56 کە 56 خۆمان هەڵبەت کە فعالیەتهای تەئاتری فعالیەتهای شانۆ زۆر باش بوو ئەو کات من منداڵ بووم ساڵی 64 کاتێک لە ئورمیە هاتینەوە بۆ شنۆ لێرە گرۆهایەکی زۆر قەوی کاریان دەکرد من چاک لە بیرمە وەختێک دەچووم تەماشای شانۆم دەکراوانە ئەفرادێک کە ئێستا نەماون بەداخەوە یا چوتنە دەرەوەی وڵات یا ئێستا کار ناکەن وەک کاک ئەحمەدی پیران وەک کاک کەماڵی ماملێ وەک ئاغای نکمین وەک کاک قادری جەودەت وەک زۆر کەسایەتیەکی زۆر حرفەی و پرۆفشناڵ کە سەردەمایەک لە شنۆ کاریان دەکرد ئێستا بەداخەوە نەماوە بەڵام پاشی ویش توولی ساڵەکانی تردا ئێمە توانیمان پەلەی پێ بدەین بە شانۆوە یعنی وەک شتێکە نەیەڵین چرای شانۆی ئەو شارە بگوژێتەوە تا 30 ساڵی کە ئێستا کارمان کردووە و دەخزمەت و داینە بۆ خۆت کاک حەسەن لە کێوە دەستت پێکرد فەرمووت کە ساڵی 64 منداڵ بوویت هاتووی سەری شانۆت کردووە بەڵام لەکوێوە لە کەیەوە وە چۆن دەستت پێ کرد وەڵا کاری من دەگەڕێتەوە بۆ دەورانی منداڵەتیم لە کلاسی پێنجمی ابتدایی ساڵی 63 لە ورمێ فیلمێکی سینەمایان لێدا بەنێوی مەتەرسەک چوون بۆ تێست لە مابینی 120 نەفەری ئێمە دوو منداڵیان قبول کردین دەدوایدا منداڵەکە دیکەیان قبول کردین بەداخەوە منیانە بر بۆ فیلمە و زۆر جوانم لە بیرەکە پێماوی من هەفتەیەک نانم نەخوارد ینی بەڕاستی هەر دەگریام هەمان ئەو کارگەردانە ئوستاد دکتۆر حەسەنی محەممەد زاددە بوو پاشی ساڵیانی ساڵ وەبیرم هێناوە کە وەبیری هاتەوە بخۆشی سەری ماچ کردم بعدەزوی خۆب ئەڤڵین شانۆم شانۆیەکی مەدرسەی بوو لە قوتابخانە شانۆیەکی پانتۆمین بوو لە ئورمێ پاشەوی کە 64 هاتینەوە بۆ شنۆ ئەڤڵین شانۆی گەندمهای خونین بوو بە دەرهێنەری مامۆستای خۆشەویستم محەممەد حەسەنی فەڕوخی کە هەر لەو شانۆیە من بە عنوانی ئەکتری نمونەی ئوستان بێسلا هاتمەوە لە لە کێوە ڕۆشتیتە ناو کاری سینەما کاری سینەما لە ساڵی 84 خۆمان من لە ئەنجومەنی سینەمای جوانانی ئێران بە ماوەی 1 ساڵ دەورەی پیشرەفتەم دیت پێشەوی کارهایەکەم کرد بوو ئەمە بەو سوورەتانە ساڵی 84 کە بە ماوەی 1 ساڵ چووم لێ دەورەم دیت ئەرزەم بە حزور پاشیوی تقریبەن ئیدی 3-4 دانە فیلمم چاکرد کە لە فێستیڤالەکانی
ئوستانی و هەروەها منتەقەیەکی کشوەری ئەوانە نیشاندران فیلمی سوز سەردە زندگی بوو کەلامی چوپان بوو و فیلمی ناسۆر ئەو کاتی بەڵام چەندانە فیلمی دیکەشم کار کرد بەڵام پاشەوی دووبارە چون علاقەیەکی زۆرترم هەبوو بە کاری شانۆ هاتمە بۆ لای شانۆ بەڕاستی ئێستا ئەو ساڵ دووبارە سەوایە لە کاری شانۆ دووبارە کاری فیلم سازیشم دەست پێ کردوێتەوە کاکەسێن زۆر بە کورتی ئەم بمانەوێ خەسارناسی شانۆی کوردی بکەین یان بمانەوێ بیرۆڕای بەڕێستان سەبارەت بە شانۆی کوردی ببینین ئەوەتر ساڵانی ساڵە فستیڤاڵی شانۆی کوردیش بەڕێوە ئەچێت و بەدڵنیایەوە ئێوە شانۆی کوردیتان کار کردووە خاڵی لاواز لە بواری شانۆی کوردی و خاڵی بەهێز دەگەڕێتەوە بۆچی کەکیانجان خاڵی لاواز زۆرە من تەقسیمی دەکەم بە دوو بۆعد یەکیان لەلایەن خودی ئەو خەڵکەی کە شکاری شانۆ دەکەن لەلایەکی دیکە بەرپرسەکان لەلایەن بەرپرسانەوە کە بەداخەوە شانۆ دە کولی ئێراندا یعنی وەک شەمعێکیە کە ڕوو بە گوژانەوەیە هیچ گونە حمایەتێک ناکرێت هیچ گونە ئەسپانسەری لێ ناکرێت هیچ گونە پشتیوانیەکی لێ ناکرێت ئەوە لەو لەحازەوە بەڵام دەردی زۆرتر یەک شتە ئەوەیە کە بەداخەوە ئەوەی کە دێت بۆ کاری شانۆ هەر لە شاری ئێمەنا لە زۆر شاران ئەو جوورەی کە ئێمە خەبەرمان هەیە شانۆی بە چاویکتی کە چاو لێ دەکەن ئەو شتێکی ئێمە دەبینین بەڕاستی شانۆ نییە شانۆ فەلسەفەیە شانۆ دەریایەک لە هونەرە شانۆ شتێکی زۆر گەورەیە هونەر یعنی زیبایی شناسی هونەر یعنی ئەوەیە کە تۆ بتوانی دقێکی باش کارێکی باش ئێرە بدەی نەر شتێکی کە بەداخەوە ئەلبەتە ئەوە پێشوازیشی زۆر لێ دەکرێت ئەو جوورێکە پێشوازی لەو کارە کوچە بازاڕیانە دەکرێت لە کاری شانۆ ناکرێت بەداخەوە ئەوە دەبێت حتمما فەرهەنگ سازی بکرێت وەزیفەی شانۆکارانە شانۆکارانی حرفەی ئەوانی کە بەڕاستی شانۆکار دەکەن کە ئەو شتەی خڕکەنەوە ئەو شتەی بەڕاستی کۆتایی پێبێنن بە هاوکاری یەکدری ئینشاڵڵا ڕۆژێک ببینین کە شانۆ بێتە سەرسانی شانۆ ببینین فقط کاکەسە من بنێرێکم بینی لە دەرەوە کە وانە و کلاسی ئاکتەریت داناوە ئەگەر بکرێت لەسەر ئەوەش باس بکەین وڵا کلاسی ئاکتەری کاکیانەیە ماوەی تقریبن دە 12 ساڵە ئێمە هەم هاوینانە هەم زستانانە دە 2 تێرمدا لێرە بەرگوزاری دەکەین بۆ کەسانی کە علاقەیان پێەیە خۆتان دەزان لە شوونەمە مامۆستای ئەکتەریمان نییە مامۆستایەکمان نییە کە جگایەکمان نییە کە بەڕاستی بتوانین مەسم مامۆسای لە دەرەوە داوت بکەین بخۆم بەرکی سەرشانی خۆم زانیەوە ئەو تەجروبیاتی کە لە ئەرزی ئەو 34 ساڵیدا هەمە ئینتقالی بدەم بە و خۆشەویستانە بەو لاوانە بەو گەنجانەی کە دێن شکر توانیشمانە موفق بین هەر دەورەیەکی کە بازیگەر نەبینی 18 نەفەر 15 نەفەر 10 نەفەر 20 نەفەر بەشداری دەکەن و بە ماوەی مەسەرەن 3 مانگ 4 مانگە کە هەر دەورەیە دەچێشیت توانیویانە زۆر باش بدرەوشێنەوە سڵاو سابیر ئازەریانم 30 ساڵمە ماوەی 10 ساڵە لە کاری شانۆدامە کارم هەر دەگەڵ ئوستادی بەڕێزم ئای بەلەدی دەستم پێ کردووە چەندها کاری شانۆم کردووە وەک ئەنفاڵ سوڵتان زەغزەق هەفدەرب چەندانە کورتەفیلمیشن ئەخیرەن بازی کردووە کە هەمویان لە ژێر سایەی ئوستادی بەڕێزمان بووە عاشقی بازیگەریمە و سپاس دەکەم بۆ ئوستادی بەڕێزم کە ئەمەی یارمەتی داوە ئینشەڵڵا کارەکانی چاتر بازگەری چاتر جەماعەت پشتیوانەمان دەکا کە ئەمە دڵگەرمتر بچینە پێشێ و کاری شانۆ نەمرێ دەشنوێدا و هونەرمەندان بتوانن خۆ ببەنە پێش خۆ بناسێنن و باعیسی افتخاری شاری شنوێمە بن
سلااوڕێز من مژگانی بەلەدیمە کاری بازیگەرم لە سنی 4 سالگیەوە دەست پێ کردووە بە کاری فیلم بازیگەریم دەست پێ کرد. من ئەڤڵین فیلمم کە لانگ بوو، دووەمین فیلمم پەروازی پەروانە هابوو، سێڤۆمین فیلمم ناسۆر بوو، چوارمین فیلم کەلامی چوپان بوو، دواییش مازرانی نیمروزم بازی کرد. تقریبان پارەکانە بوو کە فیلمی دەرەختە گێردوو بە کارگەردانی محەممەد حوسێنی مەهدەویان لە تارانێ چەند سکانسەکەم بازی کرد. بەڵام من زۆرتر کاری تەئاتر دەکەم، یعنی فعالیەتی تەئاتریم زۆرترە. هەروە بێتەوە چکین بابیشم خۆی کارگردانە زۆر توانیومە پیشرەفتە بکەم، ینی دەکارمدا فۆقڵعادا توانیمە بچمە سەرم. بە ناوی خوا بەیان سروشم یەک دوودانە تاترم بازی کردووە واقعا لە ئوستادی زۆر 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 مەمنونم کە ئاوە بتوانم پیشرەفتێ بکەم. تاتری ئەنفال وەختەیەکی کە تەمرینمان دەکرد بە هێد و حساب زۆر مایەی ئیفتخار بوو بۆ من. بەناوی خوا من سینا میرخۆسرۆم و ماوەی ساڵێکە کە لەکن ئوستاد بەلەدی کار دەکەم و 4 مانگان کلاسم دیت و ئەلانیش لە 2 شانۆی کار دەکەم، لە 1 شانۆی نەقشی ئەوەڵم هەیە و لە شانۆیەکی دیکەش نەقشم هەیە. لە شانۆیەکی کە بەنێوی ئاهوی عاقل کار دەکەم و لە شانۆیەکی دیکەش ئاوازی بێدەنگ و ئەخیرەن 2 کورتە فیلمیشم کار کردو بەنێوی تەلاق و ئاینەی قرمز. بەو چەشنا گەیشتینە کۆتایی و ئاکامی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری شنۆ. بۆ هیوایەکە بەدڵتان بوو بێ تا بەرنمەیەکی تر و شار و دەڤەر و ناوچەیەکی تر شاد و بەختەوەر و ماڵتاناوە.